هەڵبەتە وەک دەڵێن بارانی بەهار خەیاڵی خاوە هەرچەندە ببارێ دواتر هەر هەتاوە بەڵام ئەمە پێچەوانە بۆتەوە و چەند ڕۆژێکە بردەوام بارانە. نالی سڵاوت لێبێ پێمان بڵێ دوای ئەو شەپۆ لە بارانبارینی چەند ڕۆژێکە کەرکووک و ناوچەکەی گرتوتەوە ڕێژەی بارانبارین گەشتوتە چەند و تیمەکان چۆن خۆیان بۆ هەر ئەگەرێک ئامادە کردووە و یاخۆت هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی داوە؟ تاکو ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەداوە بەڵام ئەم شەپۆلەی ئێستا هەیە هەتاکو ڕۆژی شەمە بەردەوام بێ لە دوایەوە خۆرەتا و ڕاگەاندنی پشوو لە ناوەندەکانی خوێندن ئەوە بۆ خۆی ئامادەکاریە لە ترسی ڕوودانی لافا و یاخود کۆبوونەوەی ئاو یاخود بارانی بەهێز ئیداری کەرکووک پشووی لە ناوەندەکانی خوێندن زانکۆپی مانگەکان باخچەی ساوایان خوێندنگەکان ڕاگەیان تاکو لە چوارشەممە و پێنجشەممەوە تا ئەمڕۆ سبەینێ بە پێی ئەوەی کە کەشناسی پێشبینی کردووە و وەک باسەکرێت شەپۆلێکی بەهێزی بارانبارین بەڕێوەیە ئامادەکاری بکرێت تاکو هیچ کەسێک لە مەترسیان نەبێت. تیمەکانی شارەوانی و شانەی قەیرانەکان 24 کاتژمێر لە ئامادەباشیدان وەکو لە ڕاگەندراوەکەشیانە کە ئاگداری هاوڵاتیانەکەن داوا ئەکەن کە هاوڵاتیان نزیکی ڕێڕەوەکانی ئاو و ڕووبار و چەمەکان نەکەونەوە بە مەبەستی ئەوەیە کە مەترسیە سەر ژیانیان دروست نەبێ. تیمەکانی شارەوانی شانەی قەیرانەکان بە بەردەوامی بەسەر ئەو شوێناندا تێپەڕن یاخود بەسەر شوێناندا دەگەڕێن کە ئاوی لێکۆ بێتەوە یاخود ڕێڕەوی ئاو بۆ ئەوەی نەگیرێ و بە خێرایی پاک بکرێتەوە. بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا لە شۆرا و لە پەنجاعەلی لە نزیک لەیلان چەند ڕێڕەوێکی ئاو هەبوو پڕ کرابوو بوونەوە کرابوون بە زەوی دواتر پارێزگاری کەرکووک لەسەر ئەمە لیژنەی پێکێنا و ڕێڕەوەکان پاکرانەوە ئێستا ئامانجیانە ئەو ڕێڕەوانە جارێکی دیکە نەگیرێنەوە پڕ نەکرێنەوە تاکو ببدا ڕێڕەوێکی سەرەکی دەرچەیەکی باش بۆ ئاوی کۆبووەوەی باران. لە دووەم ڕۆژی جەژن لە گوندی ساری تەپەک کە سەر بە ناحیەی لەیلانە یعنی ڕێڕەوێکی بەهێزی ئاوی باران لێەوە دەردەچوو کە ئاوی گەڕەکانی پەنجاعەلی و شۆریجە و ئیسکان و هەموو ئەو گەڕەکانە ئاوی بارانە کە لەو گەڕەکانە کۆ بووە لەو شوێنەوە دەردەچوو بۆیە ئەوە بووە دەرچەیەکی باش بۆ ئاوی باران کە یارمەتی دەربوو بۆی لە نێو شاردا ئاو کۆ نەبێتەوە. ئێستا چەندین ڕێڕەوی دیکە دروست کراون پاک کراونەتەوە تاکو ئاوی بارانی نێو شار کۆ نەبێتەوە لەو ڕێڕەوانەوە دەرچێت. سەبارەت بە تیمەکانی شارەوانی و ئامادەباشیان هەر ڕێڕەوێک هەر منهۆڵێک هەر شوێنێک کە لەسەر شەقامەکان با بڵێن پڕ ببێتەوە یاخود خۆڵ و خاشاک بیگرێت تیمەکانی شارەوانی بە بەردەوامی پاکی دەکەنەوە بۆەوەی کە لافاو دروست نەبێت. شەقامەکانی کەرکووک لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بارانبارینی بەهێزدا ئاوی لەسەر کۆ دەبووەوە. ئێستا ئامانجی تیمەکانی شارەوانی ئەوەیە ئەوە جارێکی دیکە ڕوو نەداتەوە دروست نەبێتەوە هەرچەندە لە ڕاگەیەنراوەکە ئیداری پارێزگادا هاتووە کە شەپۆلەکە هێندە بەهێزە لە شەقامەکان ڕەنگە ئاو کۆ بێتەوە بۆیە هاوڵاتیان ئاگادار بن و شۆفێران ئاگادار بن ڕێگەیەک بەکار نهێنن کە بزانن ئاو لەسەری کۆ دەبێتەوە. بە شەپۆلێکی بەهێز ڕووی لە کەرکووک کردووە کە وەکو پێشتر باسم کرد ینی هەتاکو ڕۆژی شەممە ئەم شەپۆلە بەردەوام دەبێت هەتاکو ئێستا ئەم ساڵ نزیکەی 250 ملیم باران باریوە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە یعنی لە چاو ساڵانی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو ڕێژەیەکی ئێجگار باشە و ڕەنگە تاکو ڕۆژی شەممە و یەکشەمیش بێگومان ڕێژەکە بەرزتر ببێتەوە بەهۆی بەرەوەیم بارانەوە بەنداویشی وەسوور سەر ڕێژی کرد چەمی خاسە چای بەنداوی خاسە چای با بڵێن ڕێژەیەکی باش ئاوی تێچووە کە نزیکەی 60 ئاوی تێچووە هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە کەرکووک و دەوروبەری بەباشی باریوە. ئێستاش یانی نمە باران دەبارێت بایەکی لەگەڵە ڕۆژی پێنجشەممە سبەینێ پێشبینی کەشناسی ئەم بایی کە ئێستا هەیە بۆ سبەینێ و دوو سبەی زۆر زیاد دەکات بە جۆرێک دەکاتە 80 کیلۆمەتر لە سەعاتێک داواتە بایەکە بەهێزە دەست خۆش داڕەوەن واتە بایەکە بەهێزە بۆیە هاوڵاتیان ئاگادار دەکرێنەوە کە ئەم شەپۆلەی ئەمڕۆ سبەی و دوو سبەی
زۆر بەهێزترە هەر بۆیە پشوو ڕاگەیەندراوە بە تایبەتی سبەینێک کە بایەکی بەهێزی لەگەڵدایە ڕەنگە ئەمە کەمێک گرفت بۆ تیمەکانی شارەوانیش دروست بکە شانەی قەیرانەکان ینی بەردەوام کە لە حاڵەتی ئەمەدی باشیان بۆ ئەوەیە کە مەترسی لەسەر هاوڵاتیان کەم کاتەوە لەگەڵ کەشناسیە قسەمان کردووە باسییان لەوە کردووە کە ئەو شەپۆلەی کە ئەمڕۆ و سبەی و دوو سبەیش هەیە لە دوای ئەوە کەشی کەرکووک بە تایبەتی ئەم باس کەرکووکەکەی کەشی کەرکووک ئاسایی دەبێتە خۆرەتەوە وەکو خۆشت باشت کرد ینی ئەمە بەهارە هەرچەندە بارانەکەی بەهێز بێ دواتر خۆرەتاو دەرەچێت کەشناسی ئەمەی ئاماژەی بەوە کردووە کە لە ڕەنگە لە شەممەوە ئیدی کەش و هەوا ئاسایی بێتەوە ئەمە زانیاریەکان بوو لەسەر کەش و هەوای کەرکووک بەڵێ ناوی سپاس بۆ خستنە ڕێزانیارەکان.